سڵاو ڕێز خۆشەویستین بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵقەی ژمارە 299 ژیری تەنیا یەک ئەڵقەمەوە بۆ ئەڵقەی ژمارە 300 کە خۆم بە خۆشحاڵ دەزانم هەموو هەفتەیەکە قسەی دەکەم بەڵام دەمێ بگەین ئەڵقەی ژمارە 300 چونکە ڕیکۆردێکی نوێیە بۆ هیچ بەرنامەیەک لە یوتیوب کە 300 دانە ئەڵقە لە کوردستان بەردەوام بوو بێت جای ئەوەی بەرنامەکە تایبەت بێ بە بواری ڤیدیۆ گەیم یەک جار دڵخۆشم هەفتەی داهاتوو ئینشاڵڵا ئاهەنگێک دەجێڕین لەناو بەرنامە تکا دەکەم دوگمەن لایک لەبیر نەکەن 300 دانە ئەڵقەیە دەڵێم هیوادارم گەینە 5000 لایک لە یەک ئەڵقە ئەو ئەڵقەم ئەڵقەی داهاتوو هیوادارم و خەونم بەدی بێنن تکا دەکەم با بگەینە 5000 لایک لەم ڤیدیۆیە تکا دەکەم دوگمەن لایک لەبیر نەکەن بەرنامەیەکی خۆشە پڕ زانیاریە با دەست پێ بکەن لەمڕۆوە تا ئەوکو پێنجشەممەی داهاتوو جات هەر کاتێک سەیری دەکەیت داشکانێکی گەورە و زەبەلاح لە All for Less بەردەستە ئەمانە ئەم یاریانن کە داشکانێکی گەوریان بۆ کراوە ئێستا مەجالە ئۆکەی ئەگەر دەبێژ یاریت نەکڕێ ئێستا مەجالە یەکێک لەم یاریانە چەند یاریەک بۆ خۆت لە All for Less بارزانی بەرزتکەوێ شێوازکردنەکەش بگومان لە دیسکریپشن لیکەکانمدا ناوە ڕاستە خۆم بڕۆنە لایەن و قسەیان لەگەڵ بکەن و یاریەکان بەرزمێنن نمونە یاری Watch Dog Legion داشکانێکی ناوازەی بۆ کرا بۆ کەسان تاو کەسە ناکرد و هەرزانتی نرخی تەنیا 7000 دینارە یاخود 7000 دینارە UFC 5 هەرزانتی نرخی تەنیا 10000 سنۆ ڕۆنەر یەکێک لە یاریە هەر نازدارەکان بۆ کەسانێکی پێیان بە سیمولیشنی ئۆتۆمبیل دێت لە ژیان ڕاستەقینە 15000 ناوبەری دەگرنی هەرزانتی نرخی Silent Hill F یاریشی نوێ ناوازە 28000 دینارە Silent Hill 2 یەکێک لە یاریە ناوازە ترسناک و هۆڕۆ ڕۆمانەوە لە ژیان تەنیا 20000 دینارە سیفو 10000 Resident Evil 6 هەرزانتی نرخی تەنیا 7000 Resident Evil 5 یەکێک لە یاری دڵخوازەکان Resident Evil منە بە 7000 دینارە Resident Evil 4 کلاسیک تەنیا 7000 دینارە مافیا تریلۆجی بە 5000 تێکس 2 یاریشی هەر نایابی کۆواب دووکەسی بە 8000 دینارە هیل دایڤرس بە 25000 دینارە هیل بلەید 2 تەنیا 20000 دینارە وەروەها گراند تێڤ ئارۆ تریلۆجیەکە هەر سیارەکە کە دووبارە بڵاوکرانەوە بە 15000 دینارە فورسا هۆرایزن 5 تەنیا 30000 FC 26 لەوەی هەرزانتر بەرز ناکەوی تەنیا 10000 دینار Expedition 33 تەنیا 25000 Elden Ring 20000 Elden Ring Shadow of Tree expansionێکی ناوازەیە دیڵسێکی ناوازەی بۆ Elden Ring ئەگەر کەیف پێدێم 35000 دینار Elden Ring Night Rain ئەمەش دیڵسێکی دیکەیە بەڵام بە شێوەی یاریەک بڵاوکرایەوە یاخود یاریی بچووکە لە جیهانی Elden Ring بە 10000 دینار بەجیا توانین بیکڕین Dying Light بە 8000 دینارە کەپهێت یەکێک لە یاری دڵخوازەکانی من تەنیا 14000 Crimson Desert یاریی ناوازەی نوێیە داشکانی بۆ کراوە تەنیا 55000 دینار دەتوانی وەری بگریم Crash Team Rumble لەگەڵ Crash Bandicoot 4 دوو یاریم بە شێوەی بەندڵ هەردووچیان 25000 دینارە Call of Duty Vanguard 8000 Cold War 15 Black Ops 7 15 Black Ops 6 15 ئەمانە یاری ناوازی Call of Duty بۆ خۆتان تاقییان بکەیتەوە Black Ops 3 کێژێ لە یاری ناوازەکانی Call of Duty ئەگەر ئۆنلاینەکە و زۆمبیەکەش ناکەی ستۆریەکەی ناوازێ بەڵام ئەمە هەمووی لەگەڵا بە 10000 دینارە Battlefield 6 داشکانی بۆ کراوە بە ئەکاونت زۆر هەرزان بووە 25000 دینارە Astrobot یاری ساڵم بوو 35000 Ark Raiders تەنیا 23000 دینار ئەوە یاو تەنیا 8000 A Plague Tale Requiem یەکی لە یاری ناوازەکان 15000 Innocence بەشی یەکەمی 10000 یاری ناوازانە یاری ناوازە تریش هەیە و جگە لەم یارانە یاری دیکەشە دویست گەیم پاسە دویست پڵەسە دویست لە All for Less ئێستا مەجالە لەبیر نەکەن تا پێشەمام ئۆفرانە لەلایەن کۆمپانیەکانەوە بێکمان پلەیستەیشن خۆی داشکانی بۆ کردووە بۆیە ئەم داشکانە گەورەیە هەیە لە All for Less دەتوانی بەخۆڕ ینی بە نرخێکی زۆر کەم لە چاو نرخی ئەسڵی خۆی بۆری بگرین یاریەک بڵاوکراوە لە مەفتەیە ئەو یاری کە زۆر چاوەڕام بووم و دوێنێ عیدمیلادم بوو ڕۆژ لە دایکبوونم بوو تەمەنم بووە 31 ساڵ زۆر بەداخەوە تەمەن درێژی بۆ هەرموان بۆ یەکێ لەو یارانەی وتم لە ڕۆژی لە دایکبوونم دەیکڕم و دەیکەم یاری دارمز پەرداکسە بەداخەوە تا کوێستە منداڵەکانم نیانێشتیمە دانیشم یاری بکەم بۆ هێشتا یاریم نەکردو بەڵام لە پلانمان لە مەفتەی ئینشاڵڵا دارمز پەرداکس دەکڕم و دەکەم لەبەر ریڤیوەکانی ناڵێن باشترینە بەڵام باشە 75 بەدەستێناوە بۆ یاریەکە بە هەشت پێ یاری دەکەی بە ستایلی ئینساید و ئەوانەیە نازدار دیارە سایت سکرۆڵە قش دیارە خۆش دیارە شکابرێ گوتی
من ئامادەم هیوادارم ئێوەش ئەو جۆری یاریان تاقیکەن چکە چێژیان یەکجار زۆرە وەرا یاری لەگەسی ئۆف ئینسەندنس یاری نوێیەکە لەگەسی بکەینە بەداخەوە پێشوازێک گەوری لێ نەکرێتکە پێشوازی پێشبینی دەکرد چکە لەگەسی بکەین بە گەورەی کە ڕاوەڵام یاری تەنیا 50% یاری گریم 2 گریم 2 هەشتایشی بەستی ناو پێشوازەکان لی زۆ باشە گەیمەران کەمتریان داوەتی هەفتە دەیانداتێ بۆی هەندێک کێشە بەڵام یاریەکە نمرەکانی باشە سوپەر میت بۆی 3D 75 بەدەستێناوە گەیمەران هەفتیان پێداوە دەڵێن نازدارە وەکو خێرایی و قورسی تەرتیبات شت بەڵام من دەشتی هەیە دەیانتوانی تۆزێ بە چێشتری بکەن نیان کردو بەس مهم بۆ کەسان کیفیان بە یاریی خێرا و قورس و ژانە سەر دێ سوپەر میت بۆی 3D ئامادەیە مێگەمان ستار فۆرس لەگەسی کۆلەکشن بە نمرەی 74 بڵاو کرایەوە پێشوازەکان لی مام ناوەندن بەڵام 74 نمرەیەکی خراپ نییە بۆ کۆلێکشنی لەم جۆرەیە مارڤڵ ماکسیمم کۆلێکشن ئەمەش بە هەماشەوە کۆلێکشنێکە لە یاریە کۆنەکانی مارڤڵ یاخود بۆ ستایلی کە ماکسیمەمە زۆر لەسەر نازانم بۆیە نازانم نوێ کۆنە چیە مەسەلە بەس 73 بەدەستێنەوە ستە بەردەستە وە لە هەفتەی داهاتوو چەند یاریەک بڵاو دەکرێن نمونە people of note یارێکی چۆن دەڵێ ستایلێکی ناڵم کارتونی بەڵام ستایلێکی کچانەی هەیە لە مەفتەیە بڵاو دەکرێتەوە ئەوە یاریی پیکسلیمان هەیە بە ناوی Peppered and Extensional Platformer لە مەفتەیە بڵاو دەکرێتەوە وەروە یاری ستارفیلد دێتە سە PS5 لە مەفتەیە کە تاکەسە ستارفیلد نەکردووە یاریی گەورە و زەبەلاحی ئێکسبۆکس و بەتێزدا بوو لە پارساڵ لەسەر ئێکسبۆکس پێرار ساڵ پێرار بکەین چەند ساڵ پێشتر لە ئێکسبۆکس بڵاو کرا ئێستا هاتە سەر پلەیستەیشن 5 کە زۆر بەڵم نەبوو ڕاست پێم یاریەکی بێڕۆحە زۆر بە چێژم لێوە نەکرد بەڵام بۆ کەسان کیفیان پێدێ لە مەفتەیە بەردەستە سە PS5 وەروە یاریی نوێمان هەیە کە ستایلەکەی زۆر جوان دیارە هەندێک بە GTA ناویان دەبێت بەڵام یاریەکە ینی تریپل ئەی نییە زەبەلاح نییە بەڵکو مام ناوەندە نە گەورەی نەگچەگچەیە بەناوی سامسون جوان دیارە تەنیا لەسەر PC بەردەست دەبێت لە مەفتەیە بەناوی سامسون باڵێکە دەبزانین نمرەکانی چۆن دەبێت لە هەفتەیە داهاتوو باسی دەکەین وەروە یاریی مەیل و تشناکمان هەیە لامان کاتدا تۆزێک کەڵت و تەریقەت و مەریقەت توشتمان هەیە بەناوی دی ئۆکۆڵتست کە زۆر تشناک خوش دیارە هەفتەی داهاتوو بڵاو دەکرێتەوە وەروە یاریێکمان هەیە کە پلاتفۆرمەرە بەڵام بە شێوەی کامێرەکەسی یەکەم مەتەڵیە سەرنجڕاکێش دیارە و وەرزشە یاریەکە بە ناوی دی کۆنفیدنت لە مەفتەیە بەردەست دەبێت وەرە یاریەکانی پلەیستەیشن پلس لە بۆ مانجی 4 ئەیپریل ئاشکراکران سێ یاریمان هەیە لۆرد ئۆف دە فۆڵۆم کە هیچێکە لە یاریە قورسەکان ستایلی سۆزلایک و ئەوانەیە من نەمکردو و زۆریش نازانم لەسەری بەڵام نزانم کە گرافیکی زۆر جوان دیارە و بەشی دوێمیشی بەم جوانە یاخود چەند مانجی داهاتوو بڵاو دەکرێتەوە وەروە هەرسە یاری توم ڕێدەری کلاسیک بە شێوەی ریماستەرکراو 1 و 2 لەو مانگە بڵێتەوە کە من تاقەشتە من چاڕوانی بکەم چکە بەڕاستیم لە مانگە بەهێزەکان نییە بەڵام توم ڕێدەری کلاسیکە تاوەکەست هەنم کرد ئێستا کاتێتی پێمابی ئەو سێ یاری کلاسیکەش بکەم لەگەڵ یاریێکمان هەیە بە ناوی سۆرد ئارت ئۆنلاین یاریی ئۆنلاینە زۆری لەسەر نازانم بەس مهم لە مانگە باشەکان نییە زۆر خراپ نییە توم ڕێدەرەکە خراپ نییە و مانگە وەری بگرین بینە سەر هەواڵەکانی پلەیستەیشن بەڕاستی هەفتەی داهاتوو دوای ئەوەی بەرنامە ڕیکۆرد کرد و بڵاوم کردەوە ئینجام هەواڵم بینی بەداخەوە مەجای نەبوو کە باسی بکەم دەبای ڤیدیۆ کردبە سۆشیال میدیا وەڵام مەجال نەبوو بەس مهم پلەیستەیشن نرخ بەرز دەکاتەوە بەڵام چەند نرخ بەرزکردنەوەیەک پێم وانییە لە ژیانی خۆی سۆنی بەم شێوازە نرخە گرانەی بەرز کردبێتەوە چۆن سۆنی $100 لە پلەیستەیشن 5 ئاسایی $150 لە PS5 Pro و $50 خستە سەر نرخی پلەیستەیشن پۆرتال هاندهێڵدا ریمۆت پلەیەرەکە کە نرخەکان یەکجار مەسەڵەن گەورن و کارەسات بوون هەموو وە ڕاهاتووی کە نرخی کۆنسۆل دابەزێ نەکبەرز بێتەوە بەڵام سۆنی دەڵێ بەهۆی بارودۆخی ئابووری جیهانی و ئەو زەحمەتیانی تووشیان بووە ڕێگریانی تووشیان بووە ناچارن کە نرخ بەرزکەنەوە کە پێم وایە قسەی قۆڕە بەڵام نامان کە ڕاستیش دەکەن قسەی قۆڕەکە ئەوەیە کە سۆنی هێشتا ملیۆنان کۆنسۆلی لە بەردەستە بتوانێت بەرخی خۆی بیفرۆشێ هێشتا ئەو کاریگەری شەڕ و جەنگ و تەرتیبات و شتانە نەگەیشتەوە ئاستی بڵم کاریگەری لەسەر ئەو پلەیستەیشنانە کردووە کە خۆ سۆنی تازە دروستیان دەکەن ما یەک دوو مانگی ڕاوە دروستی کردووە چکان دێکی یەکجار زۆری هەیە لە کۆگاکان بەڵام بەرزکردنەوە نرخانە بۆ ئەوەیە کە ئەگەر لە داهاتوو زیاتر لەسەری بکەوێت بتوانێت باڵانسی بکاتەوە ئەو بۆچوونی منە بەڵام سۆنی خۆی دەڵێ ئابووری جیهان وای لێ کردوون ئابووری جیهانیش بە کورتی پێتان بڵێم باسیەکە باسی داخستنی گەروی هورموز دەکات کە وای کردووە وزە و ئەنەرژی کەمتر بگاتە چین کەمتر بگاتە وڵاتانێک کە ژاپۆنە چینە ئەمریکایە ئەو وڵاتانێک کە کارگەکانی لێ
موزە کەمتر دەگاتە وێندەر یاخود گرانتر دەگاتێ وا دەکە کە بەرەمێنان زیاد نرخی گرانتر بێ بەرەوەی نەفت بە گرانتر دەکردرێ وزە بەگرانتر وەروە گازی هیلیۆم یەکێ لەو گازانی کە زۆر پێویستە بۆ کارگەکانی پلاستیک بۆ کارگانێک کە چیپ دروست دەکەن ئەمە وای گازی هیلۆمیش هەلۆ منتیقی دەرتەچێت بەداخەوە پێم خۆش نییە ئەمە ساحبی هەمەشتەی نادەبەرەوەی پلەیستەیشن گران دەبی بریا ساحبی هیچ نەبانێتە خۆشتە دەژیان بەس مهم ئەوە کێشەیەکی دیکەیە بۆ نەک تەنیا بۆ پلەیستەیشن بەڵکو بۆ سەرجەم کۆمپانیەکانی تەکنۆلۆژی ئەوانەی کە چیپ دروست دەکەن سیلیکۆن دروست دەکەن پلاستیک بەرهەم دێنن هەر هەمیان تووشی و کێشەیە بوونەوەیش نەبوونی هیلیەمە هیلیەم یەکێکە لەو گازانی کە زۆر پێویستە مەسەڵەن بەسیترین شت کە هیلیەمی لێ دروست دەکرێت ئەو دەبەیە کە ئەتوو لە پارکەکان کە گازی هیلیۆمە لۆ تێ دەکەن بە ئاسانی دەفڕێ پێم وانە لە ماوەی چەند مانجی داهاتوو بە ئاسانی بتوانانی دەبدەبەکان پڕکەی لەبەرەوەی هیلیەم بەدەست ناکەوێت لە جیهان کێشەی زۆرە بەهۆی داخستنی گەری هورمز و شەڕی ناوچەکە و هەزار یەک شتی دیکە مەسەلەی بازی زیادکردنی بازە لە ئەمریکای ترامپ شەڕی تاریف دەکات یاخود باز گومرگ دەکات کارەساتەوەکەی جیهان لە کارەساتە بەڵام ئێستا ماوەکو گەیمەر هەست پێ دەکەن لەبەر نرخیشتەکان بەڕاستی گرامەوە لە کوردستانی نرخی گرام پلەیستەیشن هەفتەی ڕابرد و 2 هەفتە پێشستا لە بۆ ئامۆزایەکی خۆم کڕی بە 420 دلاری عفو 480 دلاری ئێستا بڕۆ بازار بە 6 وەرقەش بەدەست ناکەوێت بەم شێوازە پلەیستەیشن 5 گرامە مهم نرخەکە چەند بوو لە ئەمریکا 549 دلار بوو یاخود 550 دلار بوو ئێستا بوویتە 650 دلار 100 دلار پلەیستەیشن 5 یاسا 1 تێرابایتەکە نرخی بەرز بووتەوە با دیسک درایڤەکە بێگومان PS5 دیجیتال بە بێ دیسک درایڤ نرخی 500 دلار بوو ئێستا بەرز بووتەوە بۆ 600 دلار عفوا نرخی 500 دلار و بەرز بووتەوە بۆ 500 دلار تا 100 دلار گرام بووە ئەتا PS5 دیجیتال کە بڵاو کرایەوە بە 400 دلار بڵاو کرایەوە ئێستا بۆتە 6 وەرەقە 200 دلار نرخی گرام بۆ لە 2020 PS5 Pro گەورەترین بەرزبوونەوە نرخی بەسەدا هاتووە کە پێم وایە سۆنی لەوانەیە هەر ئەو کۆنسۆڵ ڕابگرێتی دیکە بەرەمێنانی لەوانەیە بەماوەی چیزی ڕابگرێت کە هیچ معنای نییە تۆ 1-2 ساڵ کە PS6 بڵاوکەوە PS5 Pro نرخی بیتە 900 دلار بەخۆی 750 دلار بوو ئێستا بیتە 900 دلار کە بدایەت کە بڵاوکرێەوە نرخی 700 دلار بوو 750 نەبوو بەڵام سۆنی خۆی 50 دلارێکی گران کرد ئێستا بووەتە 900 دلار PS5 Pro یەکێکە لە گران نەگەیچێکە گرانترین کۆنسۆڵ لە مێژووی کۆنسڵتاوە کەسە دروستکرابێ بڵاوکرابێتەوە بەم شێوازە گرانە دڵخۆشم میخۆم بە کەمتر لە 7 وەرەقەش کڕی کەم هات پێم خۆش بوو بە 6 و چوابم کڕی بەڵام ئێستا بە 9 وەرەقەیە ینی یەکێکە لە شتە گران بەهاکان لە ژیان ئەگەر هەتبی پارەیەک مۆبایلە تقریبان زیاتر مۆبایلێکی باش نەک مۆبایلی گەندا مهم ئێستا حالێنەوە پرایسانە لە هەموو دنیا جێبەجێکراوە مەسەڵەن لە ئەمریکا گران کراوە لە ئوسترالیا گران کراوە لە ژاپۆن گران کراوە لە ئاسیا گران کراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گران کراوە لە خۆمان گران کراوە بەڕاستی یعنی وەدێ دەکە پرسیار بکەی ئایا PS6 نرخی دەبێتە چەند بەپێی چەندی راپۆرت بیرە مەفتی خوێندنەوە دەڵێن ناوانەی نرخەکەی نزیک بێتەوە لە 1000 دلار بە فشار ئەگەر بێت و وەزعی دارایی جیهان بەم شێوازە بێ لەبەرەوەی تێچووی بەرەمێنانی کۆنسۆڵ زۆر گرانتر بووە مەسەڵەن سۆنی لەوانەیە تێچووی بەرەمێنانی PS5 هەرزانتر بێت لە مەسەڵەن بێگومان لە 600 دلار یا 650 دلار کەسە دەیفرۆشێ بەڵام نایەوێت قازانجەکە لەدەست بدا چۆ سۆنی ئێستا حالیان قازانج لە PS5 دەکات وەکو کۆنسۆڵ زەرەری لێ ناکات سەرەتای هەموو کۆنسۆڵی کۆمپانیاکە زەرەر دەکات لە فرۆشتنی کۆنسۆڵەکە بۆ ئەوەی تۆ یاریەکان بکڕین لە ڕێگەی فرۆشتنی یاریەکان بە شێوەی دیجیتال بێ دیسک بێت لەوێ قازانج کۆ دەکاتەوە کۆمپانیا بەڵام سۆنی لەم جەنەرەیشن تا کەستەی چێکە لە یاخود ئەم نەوەی کۆنسۆڵە قازانج کراوترین نەوەیە تاوە کەسە سۆنی وەریگرت بێ زۆرترین قازانجی دارایی لەم نەوەی کۆنسۆڵەکان کردووە خۆ لە PS5 کردووە لە چاونەوەکان ڕابردوو PS4 و PS3 و PS2 PS1 بەداخەوە تێدەگەم لە بەرچیە پێم وایە سۆنی پەلەی کرد هەمومان زانین سۆنی پەلەی کردێت لەو بڕیارە بەڵام نازانین لە پشت کامێرە یاخود لە پشت کۆمپانیاکان ناو کۆمپانیەکان چی دەگوزارێت بۆیە ناتوانین زۆر مەسەڵەن قسەی لەسەر بکەم برێم دەبایەوە بەعین پێکمان سۆنی لەم زیرەکترە و مەسڵاتی خۆیان زیاتر لەم باشتستانن نەگنی تو بەرەی قسەیانە بۆ بکە بەس من ئەوەندە دەڵێم سۆنی دەیتوانی بە هەر شێوەیەک بێ محارەبەی ئەو نرخانە بکە لەبەرەوەی کە ئێکسبۆکس گرانی کرد وتمان ئەوکەی تەنیا پلەیستەیشن ماوە مەحاڵە پلەیستەیشن گرانی نەکەوە پلەیستەیشنیش گرانی کرد کارەساتە PS5 Pro بەتایبەتی باوەڕ ناکەم بە کۆنسۆڵ زیاتری لێ بفرۆشێت 900 دلار بەبێت دیسک درایڤ کارەساتە مەسەکە دیسکەکەشی لەوە بکڕی نزیک دەبێتەوە لە 1000 دلار کابرا بۆ پیسێک نەکڕێ بە و نرخە کارەساتە بەڕاستی
بێمە سەر هەواڵێکی دیکە باباسی ئەو بکەین کە گەیمەرانە ناو وەبسایتی پلەیستەیشن بە تایبەتی بەشی پلەیستەیشن ستودیۆز شتێکیان بینی کە لادراوە ئەویش هەبوونی نیشانەی پیسیە پێشتر لەناو وەبسایتی پلەیستەیشن یاخود بەشی پلەیستەیشن ستودیۆز یاخود ستودیۆکانی پلەیستەیشن کە یاریەکان دروست دەکەن لە بەشێک دەنووسرا ئەم یاریانە بۆ پلەیستەیشن و پیسی لە داهاتوو بڵاو دەکرێنەوە یاخود بەرهەم دەهێنرێت بەڵام ئێستا پیسێکە لادراوە تەنیا نووسراوە بۆ گەیمەرانی پلەیستەیشن واتە سۆنی لافتەکانی ڕابردوو باسم کرد بە شێوەیە ڕاپۆرتێک بڵاوکرابەوە کە سۆنی چی دیکە یاریە سینگل پلەیەرەکانی چ ڕۆچەکانی ناخاتە سەر کۆمپیوتەر سەر پیسی پێدەچێت ئێستا حالیان سۆنیە و کارە بکە و چی دیکە یاریەکانی خۆی نەخاتە سەر پیسی هەرچەندە یاریە لایڤ سەرویس و ئۆنلاینەکانی دەخات سەر پیسی بەڵام ئیدی زمانەکەوای لاتوە کەم یاریانانێت تەنیا لەسەر پلەیستەیشن بەردەست بێن هەواڵێکی دیکە بە پێی راپۆرتێک بێت کە کەپلەر L2 بڵاوی کردوێتەوە پێشبینی دەکرێت سۆنی PS6 بە 1 تێرابایت بڵاو کاتەوە واتە قەبارەی لە تێرابایتێک بەرزتر نەکە بۆ ئەوی نرخی زیاتر گەورەتر نەبێ بەرزتر نەبێتەوە PS6 و کەپلەر L2 دەڵێن پێشبینیەکان وان کە نرخەکەی نزیک بێتەوە لە 800 بەسەرەوە باوەڕ ناکەن نزیک بێتەوە لە 800 بەخوارەوە تەنیا پێیان وایە نزیک دەبێتەوە لە 800 دلار یاخود 799 دلار تاو کاتە بێگومان پلەیستەیشن دەبێت نرخی PS5 بێتە خوارەوە گەنە هیچ معنایەک نادا بەڵام دەڵێ 1 تێرابایت دەبێت هۆکارەکەشی ئەوێن قەبارەی یاریەکانە جنەرێشنی داهات و پێشبینی ناکرێت قەبارەی یاریەکان گەورەتر بێن بەڵکو پێشبینیەکان وانە بچووکتر بێت چونکە ئێستا قەبارەی زۆری یاریەکان لەسەر PS5 بچووکتر لە چاو PS4 مەسەن یاریی PS4 بێنە لەوانەیە 100 گیگا بێت ڤێژنی PS5 ئەو یاری لەوانەیە 7 بۆ 8 گا بێت 30 گیگابایت دایما کەمترە مەگەر ستودیۆکە خۆی سود لە توانەکانی کۆمپرێشنی کراکن هەیە لەناو PS5 کاتێکە یاری دروست دەکەی ئەو کراکنە بەکاربێنی قەبارە یاریەکەیان زۆر بچووکتر بێتەوە لەبەرەوەی SSD خێراتر کار دەکات ئەمەوە دەکات SSDەکەی PS5 زۆر بە قیمەت بێ بۆ کۆمپانیا و بۆ پەرەپێدەرەکانیش بۆیە پێشبینیەکان وانە لەنەوەی داهاتوو PS6 قەبارەکەی 2 تێرابایت نەبێ بەڵکو 1 تێرابایت بێ بۆ سۆنی زۆر بەرز نەکاتەوە بەهۆی ئەو ئابووریەکە ئێستا هەیە مەسەڵەن ئێستا زانکەوە ڕام بەدەست ناکەوێت چەندە ئێستا تۆزێ باشتر بووە یاخود نرخ بەرەبەرەدا دەبەزێ بەهۆی ئەوەی کۆمپانیای ماکرۆن کە ئەوە خەبەرش تەکنۆلۆژیە بەڵام هەروەکو زانیاری پێتان دەڵێم پەیوەندی بە پلەیستەیشنەوە نیە کۆمپانیای ماکرۆن کە دروستکەری ڕامە پشکەکانی دەدابەزینە بەهۆی ئەوەی گوگل ڕایگەیان کە ئالگۆریتمێکی ئایان دۆزیوەتەوە و کاری لەسەر دەکەن یاخود دروستیان کردووە کە 6 جار ڕامی کۆمپیوتەر کەمتر بەکاردێنی ئەمەش وای کردو پشکی کۆمپانیەکانی ڕام بەعام دابەزێ ئەمەش وا دەکە نرخی ڕام دابەزێ بە ئەوش وا دەکە کە ئەتوو ئەمن کۆمپیوتەر بکڕین نرخی ڕام هەرزانتر بێ وا دەکە کە کۆمپانیا چۆکو پلەیستەیشن ڕام و میمۆری هەرزانتر دروست بکە وا دەکە کە پلەیستەیشن هەرزانتر بێ هەموو وا دەکاتە میمە ئەو بەو شێوازەیە سیاسەت و تەرتیبات و ئابووری ئەوشتان بۆ نوعیش دەکە ئەوە دەگومان ئەوە ڕوونکردنەوەیەکی زۆر سەریع و سەقەت و بێ هیچ باسکردنی ئەولایەکە بەڵام بۆ ئەوی تێبگەن لێمە سەرواڵێکی دیکەم بەپێی زۆرێک لە تێکناسان بێ و کەسانی کە لە تەکنۆلۆژیا شارەزانە و لە هاردوێر شارەزانە دەڵێن پێیان وایە ئەو هاندهێڵدەی کە پلەیستەیشن بەرهەمی دێنێ بەپێی ئەو ماسفاتانەی کە دزەی پێکرا پارساڵ دەڵێن یەکێ دەبێت لە بەهێزترین هاندهێڵدەکان تەنان لە مەفتەیە کەسێک بە ناوی نیۆگاف لەگەڵ کەپلەر L2 بێکەوە راپۆرتێکیان بڵاو کردەوە لە وەبسایتی recent era کە وەبسایتێکە تایبەتە بە بڵاوکردنەوە زۆرشتانە دەڵێن هێز و توانای هاندهێڵدەکەی PS6 کە بڕیارە ماوەی چەند ساڵی داهاتوو ببینین هاوتەری یعنی بەقوەتر دەبێت لە ئێکسبۆکس سیریس S تەنانەت لە هێز و توانای ڕاستەرایزیشن واتە توانای گرافیکی پیشاندانی گرافیکی لەگەڵ ڕێی تریسینگ زۆر بەقوەتر دەبێت لە ئێکسبۆکس سیریس S ئەگە بینە پێشسای خۆت ئەگەر هاندهێڵ دەکتێبێ بە هێز و توانای ئێکسبۆکس سیریس واتە دەتوانێت زۆرینەی هەر زۆر یاریەکانی PS4 و PS5 کار پێ بکەم لەگەڵ چەند یاریەکی دیاریکراوی PS6 مەگەر خۆی کۆمپانیاکان ڤێژنی تایبەتی ئەو هاندهێڵدە دروست بکەن واتە ئەو هاندهێڵدەی کە سۆنی بەتەمای بڵاوی کاتەوە دروستی بکە بەهێز دەبێت لەوانەشە بێگومان نرخی گران دەبێت کە لەوانەشە بە بڕای من نرخی وەی لەوانەیە بەقەت PS6 بێ ئەگەر شتێکی گرانتر نەبێت چونکە ئەمە هاردوێردەوە هەم شاشەشە و هەم پاتری و هەڵا بەزم و کۆنترۆلەر هەموو شتێک پێکەوێت و هیوادارم نرخی نەگاتە 600 پێما بێ ئەو نرخی 400 دلار زۆر باشە گونجاوە بووی لەو ئابووری ئێستای جیهان کە ئەوش هەر زۆرە بەڵام بۆ ئابووری ئێستای جیهان 400 زۆر معقولە
بەڵام پێم وایە نزیک دەبێتەوە لە ئەگە PS6 گریمان نرخی $800 بۆ $799 بوو ئەمە پێشبینی من وایە 699 دەبێت یاخود 599 دەبێت بەم شێوازە دەبێت بێمە سەر هەواڵێکەوە جەماعەتی ناتی دۆجی یەکێک لە کاربندەکان ناتی دۆجی لە مقابلەیەکدا ڕایگەیاندکەوە یاری لاست ئۆف ئەس ئۆنلاین یاخود مۆدی مەڵتیپلەیەرەکەی کە بڕیار بۆ بڵاو بکەنەوە دواتر کانسەڵیان کرد 80% تەواو ببوو 7 ساڵیش کاریان لەسەر کرده بوو بەڵام لە کۆتایی ڕۆژەکە ناتی دۆک خۆی بڕیاری دەکە ئەم یاریە کانسڵ بکە لەبەرەوەی ئەگەر بێت و یاریەکەیان تەواو کردبە و بڵاو کردباوە دەبایە بەشێکی زۆری کارمەندەکانی ستودیۆ خۆیان تەرخان کردبە بۆ ئەپدەیت و پەرەپێدانی یاریەکە لە داهاتوو دوای بڵاوبوونەوەی مەسەن وەکو فۆرتنایتی بەردەوام سیزن پاسی بۆ بێ ئەپدەیتی نوێی بۆ بێ شتی نوێی بۆ بێ مەجالێکی وانە دەمانەوە کۆمپانیا کارمەند کەمتر دەبوو بۆ ئەوە یاری داهاتووی سینگڵ پلەیەری خۆیان دروست بکەن بۆیش ناتی دۆک بڕیاری دە یاریەکە ڕابگرێت کە ئێستاش پێم وایە شتێکی قۆڕ و بێمەعنا و سەقەتیان کرد ئەمەش هەر هۆکارێکە لە هۆکارەکانی کە جیمڕایان لە پۆستەکەی لادرا چەندە خۆی دەستکات شا بە فەرمی بەڵام پێم وایە لادرا بەشێکی مسەقفانە لەیاندا ئەمەش هۆکارێک بوو کە جیمڕایان زەختێکی گەورەی لە کۆمپانیەکان یاخۆ ستودیۆکانی پلەیستەیشن کرد کە یاری لایف سەرڤیس دروست بکەن ناتی دۆجیویسی یاریی یاخود باشنی یاری لایف سەرڤیس کە بزانێت چۆن دروستی بکە دروستی بکە بەڵام ئەو پرۆژەیە مێشتیان زیاد لە حد گەورەتر بوو لە توانای ستودیۆیەکە بۆ ئەوی یاری داهات دروست بکەن بۆیش یاریەکە کانسڵ کرا کە 80% تەواو بوو 7 ساڵیش کاریان لەسەر کرد بۆی پارەیەکی زۆری سۆنیان بە خەسار داوە بێ مەسەڵەواڵێکی دیکە سۆنی کۆمپانیایکی نوێی کڕیوە بە ناوی سینەمەرڤرس سینەمەرسایف ئۆکی ناوەکەی زۆر قوڕە سینەمەرسایف لابس کاریان چیە مشین لەرنین بە زمانێکی دیکە AI بەڵام ئەوە AI نەک کە بۆ فۆتۆ جەنەڕیتۆ شتە قوڕانە بەکاردێنین بەڵکو مشین لەرنینگە AI لەسەر ئاستی سیستەم کەوا دەکا بەکارهێنانی شتەکان ئاسانتر بێن نمونە تۆ کاتێ بە کیبۆردی مۆبایلەکەت شت دەنووسی دەبینی کەوا زۆر وشەکەت تەواو نەکردووە وشەکەت بۆ تەواو دەکە مۆبایلەکەت یاخود کیبۆردەکەت لەسەر گوگل شتێ دەنووسی قسەکەت نەکردووە ڕستەکەت نەکرد بۆ تەواو دەکە ئەو مشین لێرنینگە ئەوە AI بەڵام لەسەر ئاستی سیستەم نەگەر لەسەر ئاستی جەنەڕیت دروستکردنی شتی قۆڕ بێ معناوە هیچ مەبەستم وایە وا دەکە کە سیستمی بەکارهێنەر ئاسانتر و باشتر بێت لە ڕێگەی فێربوونی حرکات و پێشبین دەکە کە تۆ ئەو کەسە شت دەنووسێ شت دەکە پێشبین دەکات تۆ چی دەکەی بۆ ئەوی پێشتر حرکانی توی خەزم کردووە ئەم ژیری دەستکردن مشین لەرنینگەشتی زۆر میهمە لە جیهان چەند پێشکەوێت ژیانی مرۆڤ ئاسانتر دەبێت بەڵام ئەو جەنەڕیتە ئیزەی کە ئەمە بەکاری دێنی بۆ دروستکردنی وێنێ ڤیدیۆ ڕسمە قسەی قۆڕە ئەوە بەڕاستی شتێکی بێمەعنایە وای کردووە هەموو جیهان ئابووری جیهان تێک بدە و هیچ نییە قسەی قۆڕ وەکو تیکتۆک بەڵام تیکتۆک هەمووی نام بەشێکی زۆری شتی قۆڕە هەمووی نا ئۆکەی بەڵام ئەمەش وایە ژیری دەستکردیش دوو بەشی هەیە مشین لەرنینگی هەیە کە زۆر نازدارە ژیان ئاسان دەکە جەنەڕیتی هەیە کە زۆر شتێکی پیس و بێمەعنایە پلەیستەیشن لایەنە باشەکەی کڕیوە هیوادارشم هەر لەسەر ئەو لایەنە باشەی بن نەیبیکەنە شتی قۆڕ هەنی مەبەستەکەم وایە لە پلەیستەیشن 6 ئەو شتانە دەبین کە ئەو کۆمپانیای کڕیویانە کاریگەریەک دەکات بێمە سەر هەواڵێکی دیکە پێدەچێت سۆنی بێکجاری لە مۆبایل دوور بکەوێتەوە یاری مۆبایل چەندە سۆنی زۆر نزیک نیە لە یاری مۆبایل بەڵام چەند هەفتەی ڕابردوو بینیمان کە یاریی مۆبایل دوو یاری مۆبایلیان شاکە یەکیان هۆرایزنەکە بوو یەکیان ڕاچدن کلانکە بوو کە بە مۆبایل بڵاو دەکردنەوە بەڵام پێ راپۆرتێکی نوێ بێت سۆنی چەندین کەسی دیکەی لەناو ستودیۆیەکانی خۆی کە تایبەت بوو یاخود لەناو چەند ستافی خۆی نەک ستودیۆی نەما بوو مۆبایل بەڵام هەندێک ستافی ما بوو کە کاریان لەسەر یاری مۆبایل دەکرد بە فەرمی ڕاگەیاندکەوە لە کارەکانی دوور خراونەتەوە دەکراون هۆکارەکەش ئەوەی کە سۆنی دەیەوێت بێکجاری واز لە مۆبایل بێنێ یاخود بە تەواوەتی کەمی بکاتەوە مەگەر بە شێوەی فێرپارتی کارەگەڵ مۆبایلەکان بکە یاری مۆبایل بکە بەڵام پێدەچێکەوە کاریگەری نەخاتە سەر ئەو دوو یاری کە بەنیازە بڵاویان کاتەوە سەر مۆبایل یەکیان بێگومان هۆرایزنەکەی کە لە کۆمپانیایکی چینیەوە بۆی دروست دەکرێن چینیان کۆریە بزەب لە بیرم نیە لەگەڵ ڕاچدن کلانکە کە ئەمەشیان ستودیۆیەکی بچووک بۆی دروست دەکات بێمە سەر ماراتۆن ئەپدێتێکی نوێ بۆ بڵاوکرایەوە کە بەشێکی زۆر لە کێشە تەکنیشەکانی چارەسەر دەکات بەنجش لەم هەفتەی ڕایگەیاندکەوە بەردەوام دەبن لە باشترکردنی یاریەکە بە هەر نەوەک بێ دانە بیکەنە باشترین یاریکە تاوەکەسە دروستیان کردووە بەڵام لەگەڵەوەش ژمارەکانمان بینی هەفتەی ڕابردوو 1.1 ملیۆن کۆمپیوتەر فرۆشا باوەڕ ناکەم سۆنی زۆر دڵخۆش بێ بۆ ژمارەیە لەبەرەوەی سۆنی 4 ملیار دۆلاری لە کڕینی بەنجی ئەو ستودیۆیە سەرف کردووە کەچی یاری یەکەم یاریشکە بڵاویان کردو لە پاش ئەو ساڵێکە کڕیان یاریەکە بەنای ماراتۆن کە 1.5 ملیۆن کۆمپیوتەر فرۆش دەکات 1.5 ملیۆن بۆ ستودیۆیەک ئاسایی زۆر باشە بەڵام تۆ زەختی 4 ملیار دلار لەسەر بێ باوەڕ ناکەم زۆر باش بێ لە بە سۆنی
بێمە سەرهاڵەکانی ئێکسبۆکس شارما سەرۆکی نوێی کۆمپانیای ئێکسبۆکس بە فەرمی لە مەفتی ڕایگەیاندکەوە هەفتی مانجی 6 ئێکسبۆکس شۆکەیس دەگەڕێتەوە کە چەندین یاری گەورە و زەبەلاحی تێدا دەبێت وەروەها لە دوای شۆکەیسی ئێکسبۆکس بە فەرمی دایرکتێک ئەنجام دەدەن دایرکتەکەش تایبەت دەبێت بە گیرز ئۆف وار ئیدەی کاتەم بە شێوەیەکی نافەرمی دەڵێن گیرز ئۆف وار ئیدەی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە لەبەروی هەموو ساڵی وایان کردووە شۆکەیسێک دەکەن دایرکتەکە ئەنجام دەدەن بۆ ئەوەی بڵێن یاری گەوری ئەم ساڵیان چییە گیرز ئۆف وار ئیدەیە هەرچەندە بێگومان یاری گەورەتریان هەیە لە گیرز ئۆف وار بە بڕوای من بە تایبەتی یاریی وەکو فۆرسا هۆرایزن بەڵام فۆرسا هۆرایزن پێما بێت ناتێتە کۆتایی ساڵ لەو شتانە پێمان بێت لە ناوەڕاست بۆ لەوانێت چەند مانجی داهات و بڵاو بکرێتەوە کە بیرم نییە سپتێمبەرە یاخود ئاشنای کردێ بزەب لە بیرینە بەس مهم بزانام چێکیدا دەبێت هیوادارم زۆر یاری هەیە چاڕوانم نمونە کلاکوەرک ڕەڤۆلوشن زۆر چاڕوانەوێت لە یارانەکە مایکرۆسۆفت باسی کردو تاکە زاری دەسنازین ستێت ئۆف دیکەی 3 چەندین ساڵە باس کرا وەروە یاریەکەی کۆجیماش بەناوی ئۆدی کە تایبەتە بە ئێکسبۆکس هیواداریشم یاریێک لە تۆیز فۆر بۆ ببینم کە کۆمپانیا ئێستا مایکرۆسۆفت لە ڕێگەی ئاکتیڤیژن خاوەندەرێکە پێشتر یاریەکانی کراشیان دروست دەکرد تشت ببینم بگومان زۆر چاڕانی یاری گیرز ئۆف وار ئیدەی دەکەم وەروە بێمە سەر راپۆرتێکی دیکە پێدەچێ ئاشا شەرما ئەو کچێکی ئێستا ساحبی هەموو قسەکە لە ناو ئێکسبۆکس و قسە یەکەم دەکەن سەرۆکە نوێیەکەیان پێدەچێت ئەو بەرپرس بێت لە کوشتنی یاخۆ لە ناوبردننی ڕێکلامی This is an Xbox لەوانێت لە بیرتان بێت لە چەند مانجدا ڕابردوو سارا بۆند سەرۆکی پێشووی ئێکسبۆکس جۆرە ڕێکلام و مارکتینگی دەست پێکرد بە ناوی This is an Xbox ئەمە ئێکسبۆکسە جا مۆبایلی پیشان دەدا تابلێتی پیشان دەدا هاندهێڵدی پیشان دەدا تەنانەت تەلەڤیزۆنی ماڵەوەی پیشان دەدا هێدسێتی پیشان دەدا VRی پیشان تەنانەت سەلاجەی ماڵەوەشی پیشان دەدا هەشتێک شاشەی پێوە با لەگەڵ ئینتەرنێت دەیگوت ئەمە ئێکسبۆکسە بەمانای ئەوەی کلااودێک لەڕێگەی کلااو تۆ دەتوانی یاریەکانی گەیم پاس بکەیت کاتەمە ئێکسبۆکسە بەڵام ئەم هەواڵە بگومان ئەم ڕکلامە لەناو ئێکسبۆکسی زۆر بەناوبانگ نەبوو لەبەر بەشێکی زۆری کاربەندەکان پێوە سوکایەتیە بە براندی ئێکسبۆکس و سوکایەتیشە بە هەوادارە سەرسەختەکانی ئێکسبۆکس لەبەر لە قیمەتی کۆنسۆلی ئێکسبۆکس کەم دەگاتەوە وا دەکات گەیمەران هیچ قیمەتێک و نرخێک بۆ ئێکسبۆکسەکەیان دانێن پێیان وابێ ئیدەکە مۆبایلێک ئێکسبۆکس بێ بۆچی ئێکسبۆکس بکڕم پێرەچێ ئاشا شەرما کە هاتە ناو ئێکسبۆکس یەکەم کارکردی بی چکە ئێستا ڕێکلامانە نەماون ئەم کاری کردووە پێ راپۆرتێکی نوێ بێت لە VGC و چەندی شوێی جیاواز بڵاوکراوەتەوە ڕایگرتووە ئیدی تەواو ئەگەر لایڤستریمی ڕابردووی ئێکسبۆکسشتان بینی بێ یاخود کە باسم کرد لە هەفتێکانی ڕابردوو ئێکسبۆکس چەندین یاری ئاشرا کرد فێرپارتەکان هیچیان لۆگۆی پلەیستەیشنی لەسەر نەبوو تەنانەت ئەو یارانەی کە دێنە سەر پلەیستەیشنی ئێکسبۆکس لۆگۆی پلەیستەیشنی لەسەر دانە نابوو بەمەبەستی ئەوەی ئۆکەی ئێکسبۆکس دووبارە بیر دەکاتەوە کە چ بکە و چ نەکە بۆ ئەوی داهاتووی ئێکسبۆکسەکەی باشتر کردنەک هەموو شتێک بڵێن لەسەر پلەیستەیشن بەردەستە ئیدی پۆچی خەڵکی ئێکسبۆکسی هەبێ بێمە سەرهاوڵەکانی ڤیدیۆگەیم و هەواڵێکی دڵخۆشکارمان هەیە لەسەر تێک تو GTA 6 کە دوو هەواڵمان هێسە یەکەمیان ئەوەیە کە لە مانجی داهاتوو ئەوە دەکەتەوە مانجی داهاتوو تێک تو کۆنفرانس کۆڵی خۆیان ئەنجام دەدەن خاوەن بەڵێندەرەکان و خاوەن پشکەکان سەیری چارەجی ڕابردووی وەزعی دارایی کۆمپانیاکەیان دەکەن کە ئەمەش دڵخۆشکەرە لەبەرچ نەک لەبەرەوەی کە وەزعەکەیان کۆ بەڵکو لەبەرەوەی لەوانە شتێ لەسەر GTA بزانین چونکە ترێلەری یەکەم جاکە یاریەکە ئاشکراکرا بە تویتر ڕکلامی یەکەم ترێلەری یەکەم دواخرانی یاریەکە ترێلەری دوم هەر هەمووی لەو کاتانە بووە کە کۆنفرانس کۆڵیان هەبووە کە خاوەن پشکەکان بۆ سبەی یان دووسبەی یان چەند کاتژمێری داهاتوو ئەم تەلەفۆنیان ئەنجام داوە کە باسی حاڵی کۆمپانیاکەیان دەکەن واتە لەو کاتانە نەک مانجی پێچ بەڵکو سێ مانگ جارێک ئەو بەزمە دەکەن لە کاتێک ئەنجامێنداوە کە ئەم خاوەن پشکانە بێکەوە دانیشتون و قسەیان کردووە هیواداریشین ئەم جارە ژوا بێت کە دەکەوێتە مانجی داهاتوو بزەوت تشتە نازان دەکەوێتە کاتێک بەڵام دەکەوێتە مانجی داهاتوو لە مانجی پێنج دەیکەنەوە تێک توش بە فەرمی ڕاگەندووە کە لە هاوینی ئەم ساڵ مارکتینگی GTA 6 بکاتە زۆرمان نماوە تەنیا مانگێکمان ماوە دەست بە ڕکلامکردنەکانی یاخود ترۆلەری نوێ و شتی نوێی لەسەر GTA 6 بزانین بێمە سەر هەواڵێکی دیکە لەسەر GTA 6 چەندین کەسیان لە کۆمپانیای تێک تو وەروە ڕۆکستاریش دەرکردووە کە کاریان AI بووە نەک ژیری دەستکردی جەنەڕیت بەڵکو کاریان لەسەر ژیری دەستکرد کردووە و لەوانەیە پلانیان هەبوو بیژیری دەستکرد و شت نەک لە بۆ GTA 6 بەڵکو لە یاری دیکە دروست بکەن بەڵام پێرەچێکە تێک تو یاخود ستراوس زەڵما کە لافتەکان ڕابردووتی
GTA 6 یاری دەبێت کە نەکو GTA 6 وتی AI بە هەرگیز ناتوانێت یاری وەکو GTA 6 دروست بکە ئەو پێی وایە AI شتێکی باش دەبێت ئەگەر وەکو کەرستە بەکار بێ بەڵام هەرگیز ناتوانێت ئەبێگومان یاری گەورە دروست بکە یاخود یاری هەر دروست بکە کە گەیمەران بیانەوێت پێم خۆشە ئەوڵێکی زۆر دڵخۆشکارە کە دەبینم کۆمپانیای تێک2 بە فەرمی پێم ناخۆشە کە کارمەندەر دەکەم بەڵام پێم خۆشە لە هەمان کات دەکە ئەو جۆرە کارانە کەم دەکرێتەوە کە پەیوەست بێ بە ژیری دەست کرد چونکە هوەر و خۆشەویستی تێدا نییە ژیری دەست کرد ڕۆحی تێدا نیە بێ بەسەر هەواڵێکی سەرنجڕاکێش شینجی میکامی کۆمپانیایەکی خۆی ستودیۆیەکەی فرۆشتە چێ جەماعەتی ستێرل بلیت ستێرل بلیت یەکێ یاخود کۆمپانیای شفت ئەپ کە یاری سەو بلیدیان بڵاو کردەوە ساڵە یەکێکن لە سەرکەوتوترین کۆمپانیەکانی کۆریا نەک وەکو کۆمپانیایکی ڤیدیۆگەیم بەڵکو وەکو هەر کۆمپانیایك لە مێژووی کۆریا بوونە خاوەنی ملیاران دلار بەهۆی یاری ستێرل بلیدی کە یاریەکە زۆر سەرکەوتو بوو کۆمپانیەکان کردە پۆبلیک و خاوەن پشکەکانی هێنستا سەری زۆر باشە بۆیش یەکەم حرەکە کردیان کڕینی ستودیۆی دەرهێنەری پێشووی یاریەکان ڕزنیڤڵ شینجی میکامیە ئێستا بێکەوە هەردووچیان کار دەکەن کە لە دوو وڵاتی جیاوازن بێگومان شفت ئەپ لە کۆریایە شینجی میکامی ژاپۆنیە مامێن نازدارە شینجی میکامی گەنای ناسی یاری ڕزنیڤڵی دروست کردووە نمونە یارە ڕزنیڤڵ 4 ئەو کاریێنی بۆ کردووە کە بە بەهێستین یاری ڕزنیڤڵ 4 و بەناوبانگترین و پرفرۆشتنی یاری ڕزنیڤڵ 4 دارەندرێ لەگەڵ چەندین یاری گەورەتر ستودیۆیەکی دروست کرد لە مایکرۆسۆفت جیابەوە لەگەڵ جەماعەتی تانگۆ گەیم تانگۆ گەیمز ئیوی بوو بەڵام لە مایکرۆسۆفت جیابەوە تانگۆ گەیمز کە یاریێن بەناوبانکەی هایفەڕەشیان دروست کرد و مایکرۆسۆفت کەنسڵی کرد یاخود ستودیۆیەکەی فرۆشت و ستودیۆکەی داخست دواتر فرۆشتی میم شینجی میکامی ستودیۆشنی دروستکە بنای ئەنباوند کە نزگەی 50 کارمەندێکی هەیە ئێستا خەریکی دروستکردنی یاریی نوێنە شفتە پیش ئەم ستودیۆی کڕیوە ئەوان پارەداریان دەکەن بۆ دروستکردنی ئەم یاریە پێم خۆشە شینجی میکامی سەرکەوتن دو سەرکەوت بەدەست دێنێ و مایکرۆسۆفت زەرەکەی کرد شینجی میکامی زەرەکەی نەکرد لە بەرەی کۆمپانیایکی دیکەی باشتر کڕیەوە بێمە سەر هەواڵێکی دیکە کە پێ دەچێت دیزنی نیازی هەبێت بۆ کڕینی کۆمپانی ئەپیک گەیمز کە خاوەنی فۆرتنایتە ئەمە لە دوای چەند حرەکەیەک دێ نمونە پارساڵ دیزنی بە بڕی 1.5 ملیارد دلار وەبەرهێنانی کرد لە یاخود پشکەکانی ئەپیک گەیمسی کڕی کەوای کرد کۆمپانیاکە بێگومان زیاتر پەیوەندیان لەگەڵ دیزنی باشتر بێ لە پێکمان پێمان بێ کۆتایی 2024 بوو یان سەرەتای 2025 شتە چیوا بوو بەس مهم پێدەچێت پێ راپۆرتیشی نوێ بێت چەندی شوێن جیاواز بڵاوی کردوتەوە دەڵێن وڵت دیزنی کۆمپانیا دیزنی کە یەکێکە لە گەورەترین کۆمپانیەکانی یاخود کۆرپۆریشنە لە ئەمریکا زۆر زەبەلا گەورە نەخاوەنی ڕقەمانەکەمە نازانین ها بشیرین بەتەمانە ئەپیک گەیمسی بکڕن کە ئەپیک گەیمسی گەورەترین ژنە بێچێکە لە گەورەترین کۆمپانیەکانی ڤیدیۆ گەیمز کە یاری فۆرتنایتیان هەیە ئینجنی ئەنریل ئینجینیان هەیە زەبەلا هەن سو نازانم باش دەبێت خراپ دەبێت بەس پێدەچێت دیزنی نیازێکی وای هەبێت بێمە سەر یاری دەبێت 2K26 ئەمدەی چونێ بۆ هاتووە پاچی 1.07 کە دەڵێ زیاتر لە 81 دانە کێشە و داواکاری گەیمەرانیان چارەسەر کردووە کەشکی زۆر زۆر تێدا لە گەیم پلەیە لە تایتڵ سکرینە لە کێشەیە لە بەگە لەگەڵ هەندێک شارنسکای کردووە کە پەیوەندی بە یاریزانی تایبەتەوە هەیە یاخود خودی یاریزانەکانەوە هەیە مهم ئێستا ئەپدێتەکە بەردەستە بەرەمێنان و وێنەگرتنی زنجیرەی نوێیەکەی توم ڕیدەر لەلایەن ئەمازۆنەوە وەستێنرا بەهۆی ئەوەی سۆفی ترنەر ئەو ئەکتێرە ڕۆی لارا کرۆفت دەجێڕێ لە کاتی وێنەگرتنی زنجیرەکە زنجیرە تەلەڤیزیۆنیەکە تووشی پێکان بووە یاخود بریندار بووە کاکە ناسکە ئۆکەی ناسکە سۆفی ترنەر ئەگەر لەبیرتان بی یاخود بینیتانە لە گەیم ئۆف ترۆنز ڕۆلی سارای ئەوەی دەجێڕە ناوی چ بوو خوشکی جۆن سنۆی سانسا ڕۆلی سانسا ستاچ دەجێڕە لێرە ڕۆلی لارا کرۆفت دەجێڕە ناسکە ئۆکەی هەر لە کاسڵ یاخود لەناو کۆشک و تەلاروشتی گەورە بووە لە گەیم ئۆف ترۆنزی بۆی ناسکە وشیانە پێ دەکەن مهم بریندار بووە لەوانێت تۆزێک لە توم ڕێدەر لەوانێت تاخیرتر ببینەوەی کە چاوەڕێمان دەکرد بەس بزە نازانین چی بەسەر هاتووە کۆنامی حرەکەیەکی سەیری کرد لە ئەمریکای کۆمپانیەکان دادەخرێن ستودیو دادەخرێن کارمەندەر دەکرێت کەچی لە ژاپۆن بەردەوام موچیان زیاد دەکرێت کۆمپانیای کۆنامی ژاپۆنی 130 موچەی دەستپێک لە کۆمپانیەکەی خۆیان بەرز دەکاتەوە واتە هەر کەسە دێتە کۆمپانیەکان یاخودەکە معاشەکەی 240,000 یانی ژاپۆنی بێ ئێستا لە 310,000 دەست پێ دەکات کەواتە وەزعیان زۆر باشتر بووە 130 پارەیەکی باشە بێگومان نازان بزەوت دەکات چەند و من دووەشتانە بەس مهم ئەگە معاشی نە 5 وەرەقە بوو بێ یاخود
نمونە معاش دەستپێژێک 10 وەرەقە بووبێ ئێستا حالیان سەتاسی نزیکەی 3 وەرەقەیەک معاشی بۆ زیاد دەبێت کە زۆر خۆشکارە بۆ کەسانی لە کۆنامیش دەکەن بژی ژاپۆن لێ هەم کات دەڵێن بەس ژاپۆن وڵاتە بۆچی فاینال بۆسیە ئاخر مەرحەلەی لە ژیان بچی لە ژاپۆن بژی ئاخر مەرحەلەی وەچی پیولی پای نازدارە بەبێ راپۆرتێکی نوێ بێ کە زۆر دڵم پێی خۆشە پێدەچێت یاریی نوێی لۆرد ئۆف دە ڕینگز لە بەرەمێنان بێ و لەلایەن چێر دروست دەکرێت جەماعەتی توم ڕیدەر کە پێشتر کاریاسی توم ڕیدەر کردو هێشتا نازانی یاریی چۆن دەبێت یاریی چەند زەبەلەح دەبێت بەڵام پێشتر راپۆرت هەبوو کە نزیکەی 100 میلیۆن دلارێک ئینڤستمنتی تێدا کراوە نزیکەی 100 میلیۆن دلارێکی بۆ ئامادە کراوە ئەم یاریە بەرهەم بێ یاریی پێدەچێت نیمچە زەبەلەح بێ نەک زەبەلەح نیمچە زەبەلەح بێ بەپێ راپۆرتێکی نوێ بێ و پێی دەنگۆیەکی نوێ بێ یاری لۆرد ئۆف دە فۆڵۆم بڕیارە لە مانجی 8 ئەم ساڵ بەشی دومی بۆ بڵاو بکرێتەوە کە بەشی یەکەمی ئەماگەرێتە سە پلس بەشی دومی زۆر سەرنجا چێژ دیارە و گەیم پلەیەکەی زۆر جوان دیار بوو ئاپێرەچێت لە مانجی 8 ئەم ساڵ یاریەکە بڵاو بکرێتەوە وەروە یاریی نوێی بەس سیمولیتەریشمان هەیە کە زۆر جوان دیارە بەناوی بەس باوند کە شارەکان زۆر بە جوانی دروستکراوە دەڵێن لێخوڕنی پاسەکان باشترە جوانترە نرخیشی 30 دلارە ئێستا تڕۆیەرەکەی بەردەستە و جەماعەتی ستێرە بڵێدی ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری لەگەڵ پەبجی پێکەوە خەرکی ئەپدێتێکن بۆ یاری پەبجی کاراکتەری ئیڤ کە پاڵەوانی یاری ستێرە بڵێدە بە هەمان جلوبەرگە نیمچە ڕوتەکەی خۆی لە بۆ یاری پەبجی وەکو سکینێک بەردەست دەبێت بۆ خۆتان توان داکەنەوە بۆ کەسانی حەزیان لە مینگەی ناو یاریەکانە مهم بێمە سەر یاریەکی دیکە چوار یاری دیکە چوار یاری ڕێترۆی بەیسبۆڵ دێتە سەر نینتندۆ سویچی لەگەڵ PS5 لە مەفتەیان بە شێوەی کۆلێکشنێک بڵاو دەکرێنەوە گەر هەستان لە یاری کلاسیکەکانە پێشتر سەردەمی زمانی چاخی بەردین ژیان چۆن بوو لە تەکنۆلۆژیای ئەمە بوو بەم شێوازە بوو وەروە پێشبینیەکان وانە نرخی سویچ دووش بەرز بێتەوە هەرچەندە خۆی لە کوردستان نرخی زۆر بەرزە نزیکەی 500 دلارێکە بەڵام پێدەچێت زیاتر بەرز بێتەوە بۆ هۆی ئەو بارودۆخە ئابووریەکە سەعاتەکە باسی دەکەم بۆ ئەگەر بەتەمەکردنی سویچ دوونە لەوانە ئێستا کاتێکی باش بکەم بەتەمامە بەڵام بەڕاستی 500 زۆر لەو ئابووری ئێستا ماینز ئای ئەپدێتێکی نوێ بە بڵاو دەکرێتەوە DLC وەکو DLC کە بەڵام مەرحەلەیەکی بۆ زیاد دەکەن لەوانەیە لەو مەرحەلەیە پەرەپێدەرەکان باسی وەزعی ناو کۆمپانیەکەی خۆیان بکەن خۆی مەرحەلەکە بە ناوی ئەوەیەکەوە چۆن کەسێک کۆمپانیایەک سابەتاژ دەکاتە لە ناو دەبا بەڵام ئەگە مەرحەلەکەی بکەیت تقریبان زۆر نزیکە لەو ڕووداوانەی بەسەر کۆمپانیەکەی خۆیان هات ماینز ئای هات کە خاوەنەکەی دەرهێنەری یاریەکە کەسێکە بەناوی بێنزی لەنزلی کە پێشتر کاری لە بۆ ڕۆکستار کردی لەسەر GTA کاری کردیە ئاڕای گەیاندووە کە کەسێک ویستویەتی کۆمپانیەکەی لەناو بە پێشی وایە کەسە لەوانەیە لە ڕۆکستار کاری کردی یان خۆت هەرستودی ڕۆکستاری تۆمەتبار کرد ئەم هەڵاو بەزمە و درامای باگراوەندی ژیانی ڕاستی خۆیان هێناوەتە ناو یاریەکە و لە مەرحەلەیەک دایان ناوە بەڵام بێکمامەشەویشی ناڕاستە خۆ باز دەکەن کەسای ماینزایانێ دەتوانە مەرحەلەیە لە ماوەیەکی نزیک بکە بێمە سەر یاریەک کە لە مێژە بڵاو نەکراوەوە نزیکەی 34 ساڵێکە ئەم یاریە بڵاو نەکرێتەوە کە منی سیاسە نازان بەڵام هەواڵەکە وایە بە ناوی تروکستان یاریش نوێ بە بڵاو دەکرێتەوە بە ناوی ئەکستریم بڕیاریشە لە ستی مانجی حەب بڵاو بکرێتەوە بە 25 دلار نازام کریتە دییان دەیکەی ئەمە هەواڵە وەری بگرێت وەروە یاری کریمزن دێنزۆر لە سەرکەوتنەکانی بەردەوامە پێ دەچێت کە نزیک بێتەوە لە 5 میلیۆن ناوانەی هەڵقەیدا تو کە باسکەن 5 میلیۆن کۆپی لێ فرۆشرا بێ و کۆمپانیای پرۆ ئەبس یاریەکەیان دروست کردووە دەڵێن چاویان لەوەیە یاریەکە بهێنە سەر نینتندۆ سویچ 2 کە بەڕاستی ئەم یاری لەسەر PS5 و PS5 Pro کە بەهێزترین کۆنسۆڵەکە لە جیهان PS5 Pro حاڵی زۆر باش نییە بەتەمانە بهێنە سەر نینتندۆ سویچ 2 زانکو دەبێت لەسەر PC دەی پیسشی باقوت دەبێت و دوای شت کە باسی بکەم ئەم ئەڤەتارانەی PSN ئەگە PS5 هەیە یا PS4 دەتوانانی ئەم ئایکۆنانە ئەڤەتارانە وەربگری بخیت ئەکاونتەکەی خۆت کە پەیوەندیان بە Resident Evil هەیە ئەڤەتارەکانی وەکو ویلدیۆنس کەنەدی جیل ڤالنتاین کریس ڕێدفیلد کلێر ڕێدفیلد ئەیدا وۆنگ هەمویان بەردەستن لەگەڵ چەندی کارکتەری دیکەش توان وەریان بکرێن خۆشەویستان ئەوش بەرنامە سفرێک ژیری بوو هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بێت کاتەکەم دەگمن لایک سەبسکرایب لەبیر نەکەن تا ئەڵلقەی داهاتوو کە ژمارە 300 بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ